ماڵی بە تەمەنتری ژنی جیهان لە قەزای شارەزوو. ئەمە سەلمە عەبدولقادر لە 3 سەدەی جیاوازدا ژیاوە. بە پێی ناسنامەکەی لە ساڵی 1997 لەدایک بووە. چاوەکان بێمەدە خێری چایکی قوربان. هیچ نەخۆشیێکی نییە، بەڵام توانای بیستنی کەم بووەتەوە. ئەزانی ئەمان هاتن بۆ لای تۆ؟ کەرم گوێم لە هیچ نێجێ چەنە خێری. سۆزێکی گەورەی هەیە بۆ نەوەکانی. باشی ئەندرەچ کۆنە گوجوگۆڵ بووە تا بێژی کۆڵەدار وایە گردووە کۆڵم سێ دەرامەری نەگردو ماشەڵە لە سایەخوا ئەو نەخس لاشەی ساخۆ هەموو ئیشێکی کردوێت کۆڵەداری هاورن نانی کردوێت چۆ نانی بردە بۆ باوکم نان بردە بۆ زەراعات ئیتر هەموو شتێکی کردوێت. ساڵانە گەشت و سەیرانی خۆی دەکات. بەردەوامە لە جێبەجێکردنی ئەرکاینیەکانی تاوەکو ئێستا لە ڕەمەزاندا بە ڕۆژوو دەبێت. هەموو خواردنێک دەخوات و زیاتر حەزی لە جگەر و مۆزە. خۆی بینی الحەمدوللا زۆر باشە و خۆی ئەتوانێت نان بخوا چای بخوا هەموو شتێک خۆی ئیخوا ئەرکی بەسەر کەسمانوە نییە. ئەو خواردنە بۆ خۆمانێکەین ئەوژەی خوا بەیانیان کەن هەڵەسێ بۆ نوێژ ئەڵێ خواگیان من کوژی ئەڵم بۆ نەنەواڵێژێ بڵا فاروق هەڵەسیانم خەبەرێکەمەوە ئەسێتی دەم ئەو دەرگا بۆ بکات مەلا بانگەدام هەڵەسێ نوێژی خۆیەکات. 8 منداڵی هەبووە. 2 کوڕی بە نەخۆشی کۆچی دوایان کردووە و کوڕێکیشی شەهید بووە. هەلا پێشمەرە دەچخوا دایکتە بێ دایک نابێ دایک هەرستان سەختە چۆن. منداڵەکانی کوڕە شەهیدەکەی بەخێو کردووە و ئێستا لا یەکێک لەو منداڵانە دەژی. زیاد لە 200 نەوەی هەیە. دایکم زۆر گەرمیانی کوێسانی کردە ئایدی باریمان کردە ئاوەرە بووینە لە تەمەەن ئێمە 4-5 ئاەرە بووینە چ نازانم لەوە لە دایکم چەند ئاوەرە بوو. لەبەر زۆری تەمەنەکەی 2 مانگ دەبێت بە شەخۆراکەکەی بڕاوە. ئێستا خەریکی کارکردن بۆ ئەوەی بیسەلمێنن زیندووە و بەشە خۆراکەکەی پێ بدرێتەوە. لە کتێبی گینز بۆ ژمارە پێوانەیەکان بە تەمەنتری ژنی جیهان لە وڵاتی ئیتالیا تۆمار کراوە کە تەمەنی 116 ساڵە. سەلما تەمەنی لە 119 ساڵ زیاترە. بەو پێ بێت بە تەمەنترین ژنی جیهان لە باشووری کوردستانە. ڕەبینیا ڕەحمەد ڕوودا و قەزای شارەزوو.